Okay, sweetie, no worry. Everything will be okay. Just no worry. میلی کاتژمێر لای ئەم هاوڵاتیە کووردە لەو ڕۆژە وەستاوە کە 3 ساڵی تەمەنی لە چاوەڕوانی هاوسەرەکەیدا بەڕێ کردووە. دوای هەموو ڕۆژێکی کار وە خۆیڵێت ئێرە تاکە شوێنە دڵنەوایی بداتەوە. سێ چوار پارکمان هەیە، بەڵام ئەمە یەکێکە لە پارکە خۆشانەی کە زۆر جار دێمێرە بەڕاستی گوڕێک مەداتێ، خۆشیەک مەداتێ، هەستەکەم لە تەنیایی ڕزگار مەکە، هەستەکەم لەگەر ناخی ئەم دار و درەخت و ماسیەکان و ئەم مراویانە و کۆمەڵی خەڵکی جوان دێنێرە هەستەکەم سۆزێکی تایبەت و جوان مەداتێ. شتێکی زۆر خۆشە، زۆر نایەبە، بە تایبەتی بۆ کەسێکی عاشق کە تەنیایەکی زۆری چێشتوێ. هاتنی کەسێکت بۆ ئەمریکا ئاسان نییە. ئەگەر ئەم هاوڵاتیە ئەمریشیە کووردە 3 ساڵە چاوەڕێیە هاوسەرەکەی لە فلیپینەوە بگاتە ئەمریکا بە هەزاران کەسی تر لە وێزگەیەدایە. ڕەنگە ساڵانی زیاتریش بێت چاوەڕێ بن. لە دوای هاتی ترەمپ و هەندێک شت بەڕاستی گۆڕانی بەسرە هات، بە تایبەت مەسلەی کۆچبەران. ئەو پرۆسەرایی کە بڵێن من لە ماوەی زیاتر لە 3 ساڵە شتەکانم پێشکەش کردو بە ئیمیگریشن، بەڵام دواخرا، زۆر دواخرا. لە نێو ئەم پارکەدا دەنگ و سەدایەکی کوردانە. هەموو شۆکەران نازانن پیاوێکی کورد چەند ڕۆژێکی دی چاوەڕوانیەکەی کۆتایی دێت. بەڕاستی بیریەکە ماوەیەکی زۆر زۆر زۆرشە لە پەیوەندی داین. بە بەردەوامی قسە دەکەین بەهۆی سۆشیال میدیاوە پەیوەندیمان هەیە، کاتی زۆرمان بەیەکەوە بردوتە سەر و بەڵام هیوادارم لەم چەند ڕۆژەیە بگاتە واشنگتۆن، بێتە ئەمریکا، دەچمە دوایە. یەک باوشە گوڵی بۆ دەبم. ئەوڕۆ خانمە فلیپینی دەگاتە فڕۆکەخانەی داڵاس لە ڤێرجینیا. بەڕێگاوە درک بەو خۆشیەی زاواکەی. چاوەڕوانیەکەی عوسمانی کۆمپیوتەر بۆ گەیشتنی خۆشەویستەکەی لە فلیپینەوە ئەمڕۆ دێتە دی. ئێمەش وەکو دەنجی ئەمریکا دوای ئەم چیرۆکە کەوتوین. ماو ڕۆژەیە کە دوای چەندین ساڵ لە چاوەڕوانیکردن تا هاوسەرەکەم بگات ئێرە. ڕۆژێکی بە دڵنیایەوە زۆر خۆشە، هەرچەندە ئەگەر چەند ساڵی پێشتا بووە، لەوانەیە 3 ساڵ 4 ساڵ پێشتا بووە، 5 ساڵ پێشتا بووە هاوسەرگیری کردن لە دەرەوەی ئەمریکا ئەوەندەی پێ نەدەچوو. ئیدی ئەم وەستانەی نێو فڕۆکەخانەی ئەو خەڵکە پێمان دەڵێن چاوەڕوانی لێرەدا کۆتایی دێن. من دڵخۆشم کە جارێکی دی عوسمان دەبینمەوە. پاش چاوەڕوانیەکی دوور و درێژ هەستێکی لە ڕادەبەدەر خۆشم هەیە. ئەگەر پرۆسەی هاتن بۆ ئەمریکا لە ڕووی ماوەوە زۆری پێ بچێت، بە گەیشتن بە وڵاتە هەر زوو درک بەوە ئەەکەی ئەو چاوەڕوانیەی دەهێنا. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا ڤێرجینیا.